ڕێباز حەملان بریکاری وەزارەتی دارایی عێراق لە پشکی پارتی دەستبەکارکێشانەوەی پێشکەش کرد. پەرلەمانی عێراق جوڵەیەکی بۆ دەرکردنی هێزەکانی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان دەست پێ کرد. وعدەی گەیشتنی موچەی مانگی دووی فەرمانبەرانی هەرێم ئاشکرا دەکرێت. میدیاکانی پارتی بڵاویان کردەوە کەوا ڕێباز حەملان بریکاری وەزیری دارایی عێراق دەست لە کارکێشانەوەی پێشکەش کردووە، بەڵام هێشتا نامەی دەست لە کارکێشانەوەکەی پەسەند نەکراوە. بەپێی زانیاریەکان هۆکاری دەست لە کارکێشانەوەی ڕێباز حەملان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە ماوەی ڕابردوو داوای کردووە دۆسیەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕادەستیەوە بکرێت، بەڵام وەزیری دارایی عێراق و محەممەد شیع سوودانی ڕازی نەبوون. ئەوە لە کاتێکدا 2 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق ڕێباز حەملانی کردە بریکاری وەزارەتی دارایی عێراق. سەرچاوەیەک لە ناو پەرلەمانی عێراق ئاشکرای کرد جوڵەیەکی پەرلەمانی هەیە بۆ دەرچوونی بڕیارێک لەلایەن پەرلەمانەوە کە دەرکردنی هێزە سەربازەکانی تورکیا لە خاکی عێراق لەخۆ بگرێت. ئەمەش دوا بە دوای بانگەوازەکەی عەبدوڵڵا ئۆجەلان بۆ وەستاندنی شەڕ و بەشداربوون لە ژیانی سیاسی لە ناو تورکیا. ئەو سەرچاوەیە ڕوونیشی کردەوە سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمان داوای ئەنجامدانی دانیشتنێکی پەرلەمانی کردووە بۆ ئەوەی بڕیارێک بدرێت کە لە 3 لایەنی سەرەکی لەخۆ بگرێت کە ئەوانیش بریتین لە داواکردن لە حکوومەتی بەغدا بۆ ئەوەی فشار بخاتە سەر ئەنقەرە بۆ داخستنی بنکە و سەربازەکانی لە عێراق و دەستکردن بە کشانەوەی هێزەکانی. ئەمە جگە لە قەدەغەکردنی هەر چالاکیەکی پەکەکە و چەکدارەکانی لە ناو خاکی عێراق و جێگیرکردنی هێزەکانی عێراق و کۆنتڕۆڵکردنی ناوچە سنووریەکان. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی وادەی گەیشتنی پارەی موچەی مانگی شوباتی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی ئاشکرا کرد. سەرچاوەکە ڕایگەیاند بڕیارە ڕۆژی پێنجشەممە پارەکە لە بەغداوە بگاتە هەرێم. ئەو سەرچاوەی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان کە نەیویستوە ناوی ئاشکرا بکرێت لەبارەی لیستی موچەی مانگی شوباتەوە ڕایگەیاندووە هیچ گرفتێک لە لیستی موچەی مانگی شوباتدا نەبووە و بە ئەگەری زۆرەوە ڕۆژی پێنجشەممە 6 ئازاری 2025 بەغدا تەرخانکراوی دارایی بۆ موچەی مانگی شوباتی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەنێرێت.